ئەگەرچی لە کاتە جیاوازەکاندا خواست لەسەر خواردنی شیرینی زۆرە، بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دوو هێندە زیاتر دەبێت. لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان ڕای جیاوازیان هەیە بۆ خواردنی شیرینی، بۆی بابزانین ئەوان ڕاو بۆ چوونیان چییە. مانگی ڕەمەزان طبعاً خواست لەسەر شیرینی بە زیاکات بە حکم ئینسان کە بە ڕۆژوە بێت و با بڵێن شەکلێکی زۆر دابەزێ عادەتەن ئینسان لە شیا. بەڵام ئەوەیە لە کاتی ڕەمەزانە خەڵک زیادە ڕویەکە لە کڕینەکەیە. وەڵاهی ئیتر ئەوە نێو چاو برسێ بیت حەزەکە مەسەلەن لە هەموو بابەتەکان بکڕێ. ئەڵێ کاکە لەویان حەزەکات نوع بیکڕێ بۆ سەربان بۆ بەربانکەدان لە سەسفەکە. بەس بەعام یعنی زیادە ڕوێ کرێ لە شیرینەکانە. جۆرەکانمان ئێمە بڵین پاقلا و برمەی کلاسیکمان هەیە، ئێمە با بڵین برمەی وشکمان هەیە، بەس خواز لەسەر زیاتر شیرینەکانی کلاسیکەکانە لای ئێمە. ڕۆمەقازیش تقریباً لەسەری ئەڕوا، بەڵام ئەوەی کە لای ئێمە زۆر سەرفە بێ بابەتە کلاسیکەکانە زیاتر. شێوازی بڵین شیلەکانیش کە ئەگیرێتەوە ئێستا با بڵین شیلی نەباتی هەیە، ناڵین زەرەری نییە، ئەڵین زەرەری کەمترە ینی لە با بڵین لە چاوە شەکرەکەیە. نەخۆی بەعام هەرچی تۆ شیرینی باسی کەی هەم با بڵین بابەتی لەیانی باشەشی هەیە و لەیانی خراپەشی هەیە. بەڵام ئەوەی تر خەڵک وەکو حەزێکە بەڵێ فرسەتێکە ینی ڕەمەزانە ئەڵێ بۆ کوچۆنە لە ڕێجیمەکە دانم بۆ دوای ڕەمەزان بێ پێرە پارێزگای لە سەحەتی خۆمان هەرکەینەوە شتێکە مەجالی تیانە، چونکە نەخۆشی دەقە و سەعاتی بۆ نییە. وەڵام من بە شێوەیەکی گشتی زۆر حەزم لە شیرینیە. کاتێککە بانگەیە بە بەربانگ عادەتەن بە خورما بەربانگەکەینەوە خورما خۆم، بەڵام زۆر کات هەیە بەڕاستی خۆم بە ناگیرێ حەزم لێتی یەکسەر شیرینی بخۆم یا شەربەتێکی میوەژیان شیرینی تر، چکە کاتەکانی ترین هەر بەعام بە شێوەیەکی گشتی بام ئەتوانم بڵم ئەوە لەوانەیە تەندروست نەبێ زۆر بۆ من عنی، بەڵام حەزم لێتی چی بکەم. چەند شیرینیەک هەیە تایبەتن دای من بە تایبەتی شیرینیە کۆنەکانەها زۆر تەمەنیشم نییە من، بەڵام حەزم لەم تازانە نییە. شتێکی پێڵەن سوارە ئەها ئەوەی گوێزندێکی سەوزی دیە حەزم لەوەیە. خۆی بەگشتی شیرین لە ڕەمەزانە زۆر خۆشە، ینی مەطلوبە خەڵک هەمووی حەزی لە شیرینیە بێ. بە زۆر ڕێنمایە تەندروستیەکانیش هەمووی تەسەوڕێکم باسیەوە کە ئەگەر بکرێ بخێتە دوای ژەمەکە، چکە تۆ بە ڕۆژوویت ینی نانێکی زۆرە خۆی، ئەگەر شیرینیەکەش لەگەڵ نان خواردنەکەیە تێکەڵخی هەستەکەم ڕەنگە بۆ تەندروستی باش نەبێ. بەس بمانەوێ نەمانێت بەگشتی هەموو ماڵەکان شیرینیان ئەبێت لە ڕەمەزانەوە سفرەکان بەبێ شیرینی نابێت، بەس من جارێکی ڕۆکو خۆم شیرینیەکان ئەخەمە دوای نان خواردن. ئەگەرچی شیرینیەکان تام و چێژێکی جیاوازیان هەیە، بەڵام هەمیشە و بەردەوام پزیشکانی پسپۆر ڕێنماییمان ئەکەن زیادەڕەوی نەکەین لە خواردنی شیرینیەکان. و لەگەڵ ئەوەش پێمان ئەڵێن لە کاتی بەربانگکردنەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە جیاتی ئەوەی کە بە شیرینی بەربانگ بکەینەوە بە دەنگێک خورما بەربانگێکی تەندروست بکەینەوە.